بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی یۆرۆ ئەمریکا بێەوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبمەوە. دووەمین یارەکانی قۆناغی کۆمەڵەکان بە کۆتا هات. ئەم شەو شەوێکی تایبەت بوو بۆ هەڵبژاردەی پورتوگال و شێوێکی تایبەتیش بوو بۆ بەلجیکیەکان کاتێک دوو سەرکەوتنی گرنگیان دەسەبەر کرد لە بەرامبەردا جۆرجیا و چیک بە گۆڵێک یاری نێوانیان بە یەکسانبوون کۆتایی پێێنا. ئەم شەو هەوڵ دەدەم قسەی تەواو لەسەر سەرکەوتنەکەی بەلجیکا بکەین و هەروەها باز لە سەرکەوتنەکەی پورتوگال بکەین کە بەرامبەر بە تورکیا دەستەبەری کرد و پێشەنگی گروپەکەی و گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا کردەوە بەبێەوەی هیچ پێویستێکی بەنجامدانی کۆتاییاری بە بەرامبەر بە جۆرجیا و هەموو شتێکی سەبارەت بە گروپەکە یەکلا کردوێتەوە. سەبارەت بە پورتوگال کۆمەڵێ خاڵ هەیە دەمەوێت ئاماژەی پێ بکەم و کۆمەڵێ جیاوازیە لە چاو یاری ڕابردووە. بەڵێ ئێمە لەبەر چاومانە جیاوازیە بوو لە نێوان تورکیا و چیشی یاری ڕابردوو و منزومەی هێڵی بەرگری چیک لە یاری پێشوو بەرامبەر پورتوگال باشتر بوو تا هێڵی بەرگری تورکیا. تورکیا شڵەژانی پێوە دیار بوو و بۆشاییانە و پورتوگال سوودی لەم بۆشاییانە بینی بۆ تۆمارکردنی گۆڵەکانی کەواتە بەڵێ بەشێک لە ئەگەرەکان ئەوەیە کە تورکیا وەکو پێویست لە هێڵی بەرگری وەکو پێویست لە ڕوبەڕووبوونەوەی هێرشبەرانی پورتوگال وەکو پێویست دەرنەکەوتن. ئەمە هۆکار بوو بۆەوەی کە پورتوگال زوو بە گۆڵی تورکیا بگات و هەڵەی تاگەکەسیان پورتوگال زوو لە ئەنجامی یارەکە دڵنیا بێتەوە. بەڵام لە بەرامبەریشدا خاڵی بەهێزیشمانە بوو لە پورتوگالە کە پێویستەکە ئاماژەی پێ بکەین. خاڵە بەهێزەکانی پورتوگال شێواز یاریکردنی ئەم شەوی مارتینێز پلانی 4-3-3 خۆی تەطبیق کردەوەنێ بەڵام 4-3-3 چۆن بە سێ یاریزانی ناوەند یاری کرد واتە جیاواز لە یاری ڕابردوو. یاری ڕابردوو کانسیلۆ وەکو یەکێک لە یاریزانە ناوەندەکان بەشداری کردووە دالۆت لە بەرگریکاری باڵی ڕاستە یاری دەکرد بەڵام ئەم یاریەیان پێچەوانەی کردوانێ کانسیلۆی جێڕایەوە شوێنی ڕاستەقینەی خۆی کە بەرگریکاری باڵی ڕاست بوو و یاری پێکردنی پاڵینها و دواتریش برۆنۆ فەرناندێس و ڤیتینە هۆکار بوو بۆی ناوەندی پورتوگال مرتاحتر بن ناوەندی پورتوگال بەهێزتر بن و ڕۆڵی بەرناردۆ بە وجودی پاڵینا و بە یاریکردنی ڤیتینە لە پشتیەوە یاری پێشوو زۆر مانگلەی لە بەرناردۆ کرد لەبەری لە ناحەی هجومی جزافێکی بۆ پورتوگال نەبوو بەڵام ئەم شەو کە ڤیتینە لە پشتی بەرناردۆوە یاری کرد و هەمیشە هاوکارێکی باش بوو لە بینی کێ کانسیلۆ ڤیتینە و بەرناردۆ سیلڤا هاوکارێکی باش لە نێوانەم سیانەدا هەبوو بۆیە ئەمە وای کردبوو بەرناردۆ باشتر دەرکەوێت لە یارەکەدا و ئاکتیڤتر دەرکەوێت و تەنانەت باشترین یاریزانی یارەکەش بوو کەواتە ئەمە نوقتەیەکی گۆڕان بوو لە پورتوگالا ڕوویدا. خاڵێکی دیکە بۆ پورتوگال زۆر لە دەستدانی هەلەکانی گۆڵکردنی یاخود بە دیوێکی تر بڵین ئەنانیەتە لە بەشێکی لە یاریزانەکانی ینی پورتوگال بە مۆندیالی قەتەری شەوانێ باجی ئەنانی یاریکردنی یاریزانەکانی دەهات ئیتر ڕۆناڵدۆیە بۆوانی تر ئەمە بۆ ڕۆناڵدۆیە ئەمە شتێکی ئاشکرایە لە پورتوگالە ئەگەر دیقەت بدەن لە جێمی یەکەم دوو تۆپ بۆ برۆنۆ فەرناندێز هەڵکەوتەوانێ بەڵام هیچیان یاڕاستی ڕۆناڵدۆ نەکرد و بگرە ڕۆناڵدۆ لە تۆپی خۆی و لە تۆپی برۆنۆش هاوکاری بەرناردۆش و برۆنۆشی کرد لەوەی کە تۆپی دەدانێ. من ناڵێم ئەمە تەفرەقەیە نە بەڵام ئەمە کێشەیەکە لە تەکنیکی یاریزانە کێشەیەکە لە بۆ ئەستێرەبوون لە پورتوگالە هەندێک جار ڕەنگە زیان بێ بۆ نمونە برۆنۆ لە پورتوگالە پێویستی بە سەلماندنی وجودیەتی خۆی هەیە یعنی بوونم هەیە بەرناردۆ لە پورتوگالە پێویستی بە سەلماندنی وجودبوونی خۆی هەیە لیاو بە هەمان هۆکارە کریستیانۆ ڕۆناڵدۆ لە هەمویان زیاتر پێویستی بە وجودیەت و هەوڵ دەدات بۆی کە بوونی خۆی لە پورتوگالدا بسەلمێنێت
یاریزانەکانی دیکەش لە کانسیلۆ لە مندێزەوە هەموو یاریزانەکانی دیکە پێویستیان بە وجودێتی خۆیان نەبیسەر. ئەمە هۆکارە بۆی کە هەندێک حاڵەت ئێمە ببینین ئەنانیە دیار بێ کە ڕەنگە میارێ بڕۆنەوە بێ ڕەنگاری داات و ڕۆناڵدۆ بێ. ئێمە باسمان لەوە نییە، بەڵام باسمان لە گۆی گشتی تیپەکەیە پێویستەکەم خاڵەت چارەسەر کرێ بۆی کە پرتوگال زیاتر لەسەر ڕێگە ڕاستەکان گاڵڕێ. چونکە وەکوتم تورکیا وەکو پێویست دەرنەکەەوە، بەڵام پرتوگال ئاسێکی ناوازی پێشکەشکردووە فشارەکانی پرتوگال تورکیا خستە ژێر هەڵەوە. ئەسە ڕەنگە زۆر هاوڕێڵەن تورکیا خراببوو، بەڵام نیژەڵم تورکیا خراببوو، بەڵام فشارەکانی پرتوگال هۆکار بوو بۆی کە تورکیا بەرەو خراپیەکەوێ. یاری پێشش پێم وتن لە ڕووی تەکتیکیەوە پرتوگالی کێشەیەکی نەبوو، لەبەری چوار هەلی ڕاستەقینەی چوار بیکچانسی دروست کرد و دوو گۆڵی تۆمار کردووە لە یارەکەدا. بۆی پرتوگال کێشەی تەکتیکی نەبووە، کێشەی تەکنیکیە بووە. وام یاریەش کێشەی تەکنیکی هەر وجودی مابوو لە پرتوگالە. وەکو پێم وتی ئەو ئەنانیەتە لە پرتوگال هەر هەیە، هەموو یاریزانەکان حەز بە سەلماندنی خۆیانەکەن. سەبارەت بە گۆڵی سێمی پرتوگال و ئاراستەکردنی تۆپەکە بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ کە ئاراستی برۆنۆ فەرناندیسی کرد. تەمان لێرە و لەوێ زۆر کەس قسە و باز دەکا و من جارێکی تر داواتان لێ یەکەمەوەنە تکایە واز لە ڕق و چی نەبێن، تکایە ناخی ناشینی خۆت لە ناو مۆرزشەیە بڵاو مەکەرەوە. ڕۆناڵدۆ دەیتوانی ئەو تۆپە گۆڵچیش ببڕێنجە تۆپ خاتە گۆڵ، باشە ئەمە با پەیامێک بێ بۆ هەمووان. ئەیتوانی گۆڵچیش بڕێنجە و تۆپە بخاتە گۆڵ، ئەیتوانی یەکسەر لێ بیکاتە گۆڵ، لەبێت ڕۆناڵدۆ قەناسە گۆڵکەر نییە بڵێ ڕۆناڵدۆم لە گۆڵکردنە. هیچ یاریزانێک لە تۆپی پێ هەندێک کریستیان ڕۆناڵدۆ گۆڵکەر نییە. ئێتر تۆ ڕقت لێتی تۆ یعنی چی ئەتەوێت تایبەتمەندی تیا بکە هیچ یاریزانێکیش یعنی ئێستا بۆ نمونە بەشێک لاڕێن چێژبەخشینی مێسی جیاوازیی زۆری هەیە. ڕۆناڵدۆ ناتوانێت و چێژەی مێسی وباتی، بەڵام هیچ یاریزانێک لە تۆپی پێیا بەقەی ڕۆناڵدۆ گۆڵکەر نییە، لەبەرەوە زۆر بە ئاسانی توانێت و تۆپە بکاتە گۆڵ بە گۆڵچی بڕین بێ یاخود بە لێدان بێ بۆ گۆڵ. بەڵام ئەمە ئەرکی ڕۆناڵدۆیە کە یاریزانێکت بینی لە خۆت مسۆگەرکردتر بوو بۆ تۆمارکردنی گۆڵ دەبێ بیدەیتێ، دەبێت تۆ ئەگەری لە سەتایەک وەکو پێوەردانی کە تۆم هەلە لە دەستەی بۆیە تۆ کە ئەگەری سەتت هەیە بیدەرێ با گۆڵ بکە. ئێخۆ ئێمە هەر ئەم تۆپەی ڕۆناڵدۆ شەوی ڕابردوو ڕابیۆتمانە بۆ گەر خۆی لێیدایە بۆ گۆڵ، ئەمە بۆچی بۆ وەڵامی ئەوانەی کاڵێن وەڵا خۆی بیکردایە گۆڵی ناکرد کە با پێ وڵم بە هەردووە گەرەکە ئەگەرەکان کراون لەبەرەوەی ئەبێ بە ویژدان و بە ئینسافەوە قسە بکەی. ڕابیۆ شەوی ڕابردۆم هەلەی بۆڵ کەوت، خۆی ئاراستی گۆڵی نەکرد تۆپەکەی یا بە گریزمان، گریزمان تەوەقوعی نەکرد تۆپەکەی باتێ، تۆپەکە کەوت و گۆڵیان نەکرد فەڕەنسا. هەر عینەن حاڵەت بوو و بگرە گۆڵپارێز نزیکتریش بوو، بەڵام هەلی گۆڵکردنیش وەکو یەک بوو، ئینفراد بە ئینفراد بوو. بەڵام ئەمە جانی یاوکاریە دەبێت بەم جۆرە ڕەفتار بکەی، دەبێت بەم شێوازە یاری بەڕێوەبەری. ئەمە خاڵێکی ئیجابی بوو بۆ پرتوگال. وە خاڵێکی دیکە ئیجابی کە دەمەوێت باسی بکەم لە پرتوگالە، پرتوگال و لیڤران یاخود کلێبەر پێپێ ئەتوانم بڵێم ئەم شەو بە تەمەنی 41 ساڵی و کۆی مارتینێزیش دوایەرەکە ستایشی کرد. بەڕاستی پێپێ یاریزانێکی جیاواز بوو لە یاری ئەمشەوە. ئەو کێشەیە کە تورکیا هەی بوو لە تۆپکەوتنەکانی بەرگریکاران کەو تۆپانەی کە لە ناوچەی سزا و ئاڕاستە داهاتە ناو ناوچەی سزا، ئەو تۆپانەی کە بەردەبوونەوانێ و تورکیا کێشەی هەبوو لە کۆنتترۆلکردنی ئەو تۆپانەیە پێپێمەوە تۆپانەی کۆنتترۆل کرد و لە هەموو ڕوبەڕبوونەوە دوانیەکانە سەرکەوتوو بوو بەرامبەر بە یاریزانەکانی تورکیا و ئاستێکی ناوازەی پێشکەش کرد تا و کاتی کە دانیشت و ڕۆڵێکی سەرەکیە بوو لە سەرکەوتنەکەی پرتوگالە. بەڕاستی نمونەیەکی جوان بوو کە لە تەمەنی 41 ساڵیدا ئەو ئاستە ناوازەی پێشکەش کرد کە
هیچ کەس تەسەوڕ ناکەیانی پیپی تەمەنی 41 ساڵ و ئاستە پێشکەش بکە. ئاسی لە ڕۆبندیازیش باشتر بوو. هەموو ڕوبەڕبوونەوە تاکیەکانی بردەوە لەگەڵ یاریزانانی تووشە. هەموو تۆپانەی دەکەوتن. کۆمەڵە تۆپمانەیە پێوتێ ئێمە چۆن لە سارە لێخڕینە ناوچەی کوێرمان هەیە، بە هەمان شێوە کۆمەڵی تۆپمان هەیە لە ناوناوچەی سزاکە بەردەبنەوە وەکو ناوچەی کوێروان. بۆیە زۆر گرنگە بەرگری کارەکە و تەوەقوعی ئەوەی هەبێ وە بە دوایەم تۆپەوە بێ. هەمان حاڵەت بۆ ێرشبەرەکە گرنگە کە خوێندنەوەی بۆ تۆپای بێ کە دەکەوێتە خوارەوە بتوانێت گۆڵی پێتۆمارکە. ئێستا گۆندۆگان بۆ گۆڵتۆمارکردن لەوانەیە من کەسم نەبینیوە لە گۆندۆگان پێرفێکتر بێ. لەو تۆپانی کە بەردەبنەوە لە ناو ناوچەی سزا گۆندۆگان یاریزانێکی زۆر پێرفێکت و قەناسە. ڕاستەخۆ تۆپانە دەگا بە گۆڵ. بەڵام بۆ بەرگریش ئەمە خاڵی بەهێزی بەرگریکارە کە بتوانێت خوێندنەوەی بۆم تۆپانە بێ. پیپی ئەمشۆ خوێندنەوەی بۆ مۆم تۆپانە هەبوو و پرتوگال لە ڕێگەم سەرکەوتنی کە دەستەبەری کرد بە کۆکردنەوەی 6 خاڵ پێشەنگی گروپەکەی کرد کۆتایی ڕوبەڕووی جۆرجیا دەبێتەوە و پرتوگال لەسەر ڕێگەیەکی ڕاستە میاریە وەکووتمان یەکەم یاری بەردەوام قورسە. بەڵام ئێستا پرتوگالیش بە ماسی پێشکەشی کرد بەرامبەر بە تورکیا وەکو یەکێک لە تیپە بەهێزەکانی پاڵەوەندێکە خۆی نمایش کرد و گەشتنی بۆ قۆناغی داهاتووە و شێوەی ئەڵمانیا و ئیسپانیا مسۆگەر کرد و ئاسێکی ناوازەی پێشکەش کرد و هیوایەکی یا بە گەلی وڵاتەکەی کە پرتوگال لە لووتکەی ئاستی دابێت و پرتوگال بۆ ڕکابەرەکانی داهاتوو ئامادە بێت. تاوان باس لە بەلجیکاش دەکەم بەڵام دەمەوێت بەشێک لە کۆمنتەکان بخوێنمەوە. کاگەیوب سڵاو لە تۆش، کاگاکۆ سڵاو لە تۆ، کاگەیوب سوپاس، سپاس کاگ مەسرور. جیاوازی کاپتن و سەرکردە چییە؟ خۆی کاپتنی هەڵگرتنی شارێ، یعنی شارەیەکە تۆ لە قۆڵی دەکەیت و کاپتنی ئەم تیپەی. کاپتن ئیشی چییە؟ کاپتنی شێوەیە کە بەرپرسیار بێت لەو جەدەلانەی کە لەگەڵ حەکەمە لەبەی کۆمەڵی حاڵەتی ڕووداوەیە ڕوو دەدەن لە نێو یاریگادا. کاپتن دەبێت ئاگادار کرێتەوە لە یا خۆشداری دەدرێ بە یاریزانێن دامژوان دەتوانێت لە ڕێی کاپتنەکەەوە ئاگاداری بکاتەوە یاخود فاوڵێک دەیت لەسەر تیپەکەی دەگیرێ کاپتن بۆی هەیە ناڕزایە دەربڕێ و لە هەمان کاتدا دەبێتەوە ڕۆڵی سەرکردە. بەڵام ڕۆڵی سەرکردە چییە؟ سەرکردە قوربانی دەرە. کاپتن هەنێ جار قوربانی نادا، بەڵام کە تۆ بە یەکێک دەڵی سەرکردە قوربانی دەرە. بۆ نمونە کاتێک دەبینێ هاوڕەکەی نزیکترە بۆ تۆمارکردنی گۆڵ تۆپەکەی دەداتیڵێ با تۆ گۆڵ بکەی و نابێ دەنانیت بنوێنێ. من ناڵێم چێ سەرکردێ و چێ سەرکردنیان، بەڵام من باسی سەرکردە و بۆغم. سەرکردە ئەوەیە کە هەموو قوربانیەک دەدات لە پێناو سەرکەوتندا. هەموو قوربانیەک دەدات لە پێناوەی کە سەرکەوتن دەستەبەرکە. بۆیە ئەمە دەبێتە ڕۆڵێکی تایبەت بۆی کە بتوانیت یارەکان بەرەو باشتر و باشتر بەری و پێو بوترێت سەرکردەیەکی ناوازە و جیاواز لە ڕۆڵی کاپتن کە لە یارەکاندا ڕوو دەدەن. دەستی تۆش خۆش شوێنەخان ڕۆناڵدۆ پێویستی بەوە نەبوو بیسەلمێنێت سەرکردە لە یاریگادا هەیە. هەربوونی خۆی هەموو شتێکە سادەترین مرۆڤ بوون و سادەیی لەگەڵ هاندەر طبعا کارێکی ناوازە بوو. طبعا باز لە سەرکەوتنی بەلجیکا دەکەم، بەڵام دەچمە لای ڕێکلام. لە دوای ڕێکلام لەگەڵتانە بەردەوام دەبمەوە باز لە سەرکەوتنی بەلجیکا دەکەین. ئازانم جارێکی دیکە سڵاوتان لێبێت. طبعا باسی پرتوگال دابخەین لە بەروی یارەکانی داهاتوو قسەمان زۆر دەبێت لەسەر پرتوگال. دەچمە سەر بەلجیکا. بەلجیکا ئەمڕۆ بە ئاست و بانجام بەرامبەر بە ڕۆمانیا سەرکەوتنی دەستەبەر کرد. ئەم سەرکەوتنە بۆ بەلجیکا لە دوای شکستی سلۆڤاکیا زۆر گرنگیە بوو. وەکو سەرەتای گۆڵکردنی ئەم تیپە دۆمینیک تێدێسکۆ سەلمانی لەوەی کە شکستی یاری ڕابردوویان بەرامبەر بە سلۆڤاکیا کاریگەری نەرێنی لەسەر ئەم هەڵبژاردەیە دروست نەکردو و هەڵبژاردەکەی نەخسۆتە بارودۆخێکی دەرونی خراپەوە و هەر زوو گۆڕانکاری لە پێگاتەی ئەنجامدا و هەر زوو توانی خۆی بە گۆڵی ڕۆمانیا بگەینێ. لە کاتێکا ڕۆمانیا لە یاری یەکەمیدا بەرامبەر بە ئۆکرانیا بە 3 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کردو. لە هەموو ڕوویەکەوە بۆمان دەردەکەوێت کە ئەمەی کە بەلجیکا لە سەرەتاوە گۆڵ تۆمارکردنی کرد
سلمێنەری ئەوەیە کە ئەم تیپە کاریگەری ئەنجامی یاری ڕابردوو یاخود شکستی یاری ڕابردووی بەرامبەر بە سلۆڤاکیا لەسەر نەماوە بۆ ئەم سەرکەوتنە بۆ بەلجیکا گرنگ بوو. ئایزانم لە ئێستادا دەچینە لای ڕووماڵی ڕاستەوخۆی هێنانەوەی ئەو تەرمانەی حاجیانی ماڵی خودا کە ئەمڕۆ لە ڕێگەی ڕوومادی بە ڕووداوێکی هاتوچۆ گیانیان لەدەستدا. خوای گەورە لێیان خۆش بێ. ئێستا دەچینە لای ئەو ڕووماڵە لەبەرەمەوە کارەش بەرنامەکە کۆتایی پێدێنم.